قوتابیانی خۆشەویست لەوانەی کوردی بۆ لە هەفتینە سەربابەتێکی دیکە لە ژێر ناونیشان ناو لە ڕووی هەبوونەوە. ناو لە ڕووی هەبوونەوە دوو جۆرە ناوی بەرجەستە و ناوی واتایی. ناوی بەرجەستە ئەو ناوانە دەگرێتەوە ئازیزانم کە بەر هەستەکانی مرۆڤ دەکەوێت، واتە بەریەک لە هەستەکانی مرۆڤ دەکەوێت و بوونیشی هەیە وەکو دار، درەخت، مامۆستا، قوتابی، خواردنەکان، هەموو ئەو ناوانە دەگرێتەوە کە بەر هەستەکانی مرۆڤ دەکەوێت. بوونی مادی هەیە لە دەوروبەرمان، هەور، ئاسمان. کەواتە ناوی بەرجەستە ئەو ناوەیە کە بەر یەک لە پێنج هەستەکانی مرۆڤ دەکەوێت و بوونی مادیشی هەیە، واتە یان خواردن یان هەستی تاکردنە یان هەستی بینینە یان هەستی جێلێگرتنە یان دەستلێدان، ئەو ناوانە دەگرێتەوە بەر یەک لە هەستەکانی مرۆڤ بکەوێت. بەڵام جۆری دووەم ناوی واتایی ناوێکە لە خۆیدا بوونی مادی نییە، بەر هیچ یەک لە هەستەکانی مرۆڤ ناکەوێت، تەنیا لە بیر و خەیاڵدا پەیدا دەبێتن، واتە لە خەیاڵماندا هەیە، لە بیرماندا هەیە، وەکو مادی بوونی نییە. ئەمیش دوو جۆرە، ناوی واتایی بنجی و ناوی واتایی دروست کراوە. ئازیزانم، ناوی واتایی بنجی ئەو ناوانە دەگرنەوە کە خۆی لە ڕواڵەتدا هەر ئەو وشانە بۆ ئەو ناوانە بەکارهاتن، واتە بەبێ هیچ زیاد و کەمێک، وەکو هێز، خام، وزە، هۆش، باوەڕ، ترس، مەرگ. ئەو ناوانن لە بیر و خەیاڵماندا هەن، واتە بەر یەک لە هیچ هەستەکانی مرۆڤ ناکەوێت، بۆیە پێیان دەگوترێت ناوی واتایی بنجی. جۆری دووەم ناوی واتایی دروستکراوە کە لە وشەیەک بە یاریدەی پاشگرێک، واتە لە وشەیەک و بە یاریدەی پاشگرێک دروست دەبێت، وەکو ناوی واتایی بنجی نییە. ئەمیش دەکەوێت وەکو میرانی، کوردێنی، دۆستایەتی، پیاوەتی، ڕەشایی، مەزناتی، جوانی. ئەو ناوانە دەگرێنەوە لە وشەیەک و پاشگرێک پێکهاتبێت، لە بیر و خەیاڵماندا هەبێت، بوونێکی مادی نەبێت و وەبەر لە هیچ هەستەکانی مرۆڤ نەکەوێت. بەو جۆرانە دەگوترێت ناوی واتایی دروستکراوە. ئازیزانم، کورتەی باسەکەمان لەسەر ئەو بابەتەیە ناو لە ڕووی هەبوونەوە، ئەمیش کە دەکرێت دوو جۆر، ناوی بەرجەستە و ناوی واتایی. دووبارە دەکەمەوە، ناوی بەرجەستە ئەو ناوەیە کە بەریەک لە هەستەکانی مرۆڤ دەکەوێت و بوونی مادی هەیە، بۆ نمونە دەرگا، پەنجەرە، دیوار، خواردنەکان، سێو، پرتەقاڵ، هەموو میوەکان، هەموو مرۆڤەکان، هەر شتێک کە تو بەر یەک لە هەستەکانی مرۆڤ بکەوتەوە ناوی بەرجەستەیە. ناوی واتایی ناوێکە خۆی لە خۆیدا بوونی مادی نییە، بەڵکو لە بیر و خەیاڵماندا پەیدا بووە، بۆ نمونە ترس، شەرم، جوان، زیرەک، ئاشتی، تەبایی، هاوڕێیی، دۆستایەتی. ئەمانە گشتی ناوی واتایی بەر هیچ لە هەستەکانی مرۆڤ ناکەوێت، لە هەستەکانی مرۆڤ و بوونێکی مادی نییە، تەنها لە خەیاڵماندا هەنە. ناوی واتایی دروستکراویش ئازیزانم، ناوی واتایی بنجی و ناوی واتایی دروستکراو، دوو جۆرە ناوی واتایی، ناوی واتایی بنجی، ناوی واتایی دروستکراو. ئەمیش ناوی واتایی بنجی خۆی لە ڕواڵەدار ئەو وشەیە سادە و ساکارە و بەبێ هیچ یارمەتیەک دروست بووە. سیرکە خەم، هێز، وزە، هۆش، باوەڕ، ترس، ئەوانە خۆی لە خۆیدا هەر لە بنەڕەتدا لە ڕواڵەتدا بۆ ئەو مەبەستانە بەکارهاتن، بۆ پێیان دەگوترێت ناوی واتایی بنجی، چونکە لە بیر و خەیاڵماندا هەن، بەر یەک لە هەستەکانی مرۆڤ ناکەوێت. ناوی واتایی دروستکراویش دروستکراوە وشەیەک و پاشگرێک، بە وشەیەک و پاشگرێک دروستکراوە کە دەڵێ میرانی. ئەگە میران وایە ئەوە بەرجەستە، بەڵکە بۆ میرانی باسی وەسفی کەسەکە دەکاتن، لە بیر و خەیاڵماندا هەیە، یان کوردێنی یان دۆستایەتی. ئەمانە دروستکراوە وشەیەک لەگەڵ پاشگرێک، پێیان دەگوترێت ناوی واتایی دروست کراوە. جا ئازیزانم، لێرەدا هاتم کۆتایی وانەی ئەوڕمان، هیوادارم سوودی هەبێ بۆ گەشت لایەک.